مسلمانان ئێستا لە وڵاتە عەرەبیەکانە و ئیمارات شتێکیان داناوە پێڵترێ بەیت الئیبراهیمی. بەیت الئیبراهیمی مەجمەعێکە، مەساحەیەکە لە عەرز چەند دۆنمێکە، مزگەوتێکی تایە، معبەدێکی نەسڕانی و یەهودیەکانی تایە، معبەدێکی یەهودەکانشی تایە. ئەڵێن ئەم سیانە مەسەلەن پێغەمبەری خوا موسا ئەگەڕێتەوە سەر ئیبراهیم، پێغەمبەری خوا عیسا ئەگەڕێتەوە سەر ئیبراهیم، پێغەمبەری خوا محەممەد صلی الله علیه و سلم ئەگەڕێتەوە سەر ئیبراهیم. لێک جێگا سێ بینایان بۆی دروست کردووە. ئەمە جورئەتێکە هیچ دەسەڵاتداری مسلمانێک بە درێژایی مێژوو ئەم جورئەتەی نەکردووە کەوا تۆ بیت معبەدێک هین شرکی و کوفریە لێک جێگایە کە چی بکەیت دایبنی لەگەڵ مزگەوتێکە. خوا فەرمێ ئێمە ئەم قورئانەمان ناردووە نەک جێگە بۆ ئەوانە بکەیتەوە معبەد بۆ ئەوانە دروستکەیت، بۆ ئینزارکردنی چی؟ بۆ ئینزارکردنی ئەوانە. وينذر الذين قالوا اتخذ الله ولدا. ئەم قورئانە ئینزارە بۆ ئەوانە، ئەم قورئانە ئاگادارکردنەوەیە بۆ ئەوان، نەک بۆ ئەم فکرەیە هەڵەیکەوە تۆ بێی هەرسێکی لە جێگایەکە کۆ بکەیتەوە و وەڵامە دینی ئیبراهیمیە. ئەوەی لە قورئانە هەیە سەتا سەد پێچەوانەی ئەوەیە. خوای گەورە فەرمێن لەقەد کەفەڕ الذین قالوا إن الله ثالث ثلاثة. بە تەحقیق کافر بوونە ئەوەی کەوانەی کە ئەڵێن خوا سێ بەشە، کە عیسای کوڕی مەریەمە کە ئاواکە دەسەداتە ناوچەوانی و هەردوو شانەکەی ئەڵێ بە ناوی ئەب ئەڵڵا لەگەڵ عیسا و دایکی. خوا فەرمێن لەقەد کەفەڕ، یان ئەڵێم قورئانەمان داگرتووە لينذر الذين قالوا اتخذ الله ولدا، بۆ ئاگادارکردنەوەی بۆ کەسانی کە اتخذ ولدا تۆ بچی جێگای بۆ بکەیتەوە. ئەمە لەگەڵ کوێی ئەم قورئانە گونجێت تۆ بێی معبەدەکەی ئەو لە ئاستی مزگەوتێکا دابنی. ئەمە زۆر شتێکی خەتەرە، فکرێکی زۆر خەتەرە. ئەمە وەکو اعتراف وایە بۆی ئەوان، یا وحدة الأديان، یەک دینەکان یەکە. بابە قورئان قەت بۆ ئەوە نەهاتووە بەو شرک و کوفرانەی یەهود و نەسارا ئەیکەن. خوای تەعالا قورئانی ناردووە بۆ ڕاستکردنەوەی دینەکانی پێشوو، قورئانی کردووەتە قەیم بۆ ڕاستکردنەوەی کتێبەکانی پێشوو، ئەوەی کە دەستکاری کراوە. تۆ بێی بڵێ وەڵڵا کاکە قورئانشمانەیە و تەوراتشمانەیە و ئینجیلمە، شتیوانیە. بڵێ هەر کەس بە دینی خۆی نەخێر. ئەم دینە بۆ ئاگادارکردنەوەی ئەوانە هاتووە کە ئەوانە گۆڕانکاری بەسەر هاتووە، ئینجا خوا قورئانی ناردووە. ئەگەر ئەوانە گۆڕانکاری بەسەر نەهاتایە و تەحریفیان نەکردایە، خوا قورئانی بۆ ناردە و دینە بە کەڵقی بەکارهاتنە هات و عەمەل پێکردنە هات. بەس کە بە کەڵک نەما، خوای پەروەردگار قورئانی ناردووە. بۆیە وەڵا تۆ بە دین خۆت و من بە دین خۆم شتیوانیە. وەڵا من ڕێز لە هەموو دینەکان ئەگرم شتیوامان نییە. ڕێز لە کوفر و شرک ناگیرێ. تەعدا ناکەین، بەڵێ تەعدا ناکەین. ئەزێتی هیچ کەسێک نادەین بە ناحەق، بەڵێ مسلمان بە درێژایی مێژوو یەهود و نەسارا لە ناومانە ژیاوە ئەزێتمان نەداوە. مسلمان تەعدا. ئەمما من بێم کابراڵێ عیسا کوڕی خوایە، من بچم ڕێز لەکوێ بگرم؟ ڕێز لەکوێی ئەم عەقیدەیە بگرم؟ خوا لە قورئانە ئەفەرمێ ما لهم به من علم ولا لآبائهم كبرت كلمة تخرج، وشيكي زور قوري لزمانيان ديتو دروا، تخرج من أفواههم إن يقولون إلا كذبا. أو أمانة أيضا لكذب زياتر هشتيكي ترنية، يعني عقيديك أمان دبوسة لهيج كتابة لكتابة آسمانيا كان دا نبزي وتخواره وخواه تعالى بلا من كرمها ياخد بيبستيبا منال واتشبه. بوي مسلماناني مرز أم قرآنا خواه بو أمانة داي قرتوه، بو راس كرنوي عقيدة داي قرتوه. قرآن أساس إنذار قرآن نسل أساس عقيدة خلقك هالنازاني عقيدش بو كسب هستاكن. عقيدة مسلمان توحيدة يكتاب برستي خواهي قوريا كهيش شريكي كينية هيش هاو شويك وهاو بشيك وهاولي كينية خواهي قرودر. بو أساسي دابا زاندني أم قرآن بو قياندني أم توحيدة وآقدار كدنوي خلقيا لو شركة ولو يشي كواتي كوتونا وهالو